بوومەلەرزە دیاردەیەکی سروشتیە و بریتیە لە هەژان یان زنجیرەیەک هەژانی لەرزینەیی زەوی لە دەرەنجامی جوڵانی بارستەی ناسراو بە پلێتە تەکتۆنیەکان بەو پێیکەوە توێکلی زەوی ڕەقە و کەوتۆتە سەرچینێکی ئەستووری ناسراو بە لاڤا یان شلەی گڕکانی تواوەدا و ئەو پلێتانە بەهۆی درزی گەورەوە بە یەکتری دەگەن و بەردەوامیش لە جوڵەدان بێ ئەوەی لە مەودای نزیکدا ئێمە هەستی پێ بکەین بەردەوام ڕوودانی شکان و داڕمان و داخزانی بارستە کەڤریە مەزنەکانی قوڵایی زەوی ڕوودەدات هەر بۆیە بە درێژایی سنووری بە یەکگەیشتنی ئەو پلێتە تەکتۆنیە کیشوەریە مەزنانەدا دیاردەکانی بوومەلەرزە و چالاکیەکانی گڕکانی ڕوودەدەن زۆر جار بەهۆی تەقینەوەی گڕکانی یاخود داخزانی کەڤرەکان بەسەر یەکتریدا و لە ناوچەکانی ناخی زەویدا بوومەلەرزە ڕوودەدات بوومەلەرزە لەسەر شێوەی سێ شەپۆڵی وزەیی هەستی پێدەکرێت شەپۆڵی یەکەمیان ئێمە لەسەر شێوەی لەرزینێکی لە ناکاوی هەستی پێدەکەین و لە ڕێگەی وێزگەکانەوە تۆمار دەکرێن و ئەو ناوچەی دەکەوێتە ژێرەوەی خاڵی هەست پێکردنی بوومەلەرزەوە بە خاڵی تیشکۆ ناسراوە واتە سەنتەری ناوەوەی بوومەلەرزەیە ڕاستەوخۆ لەسەر ئەودا سەنتەری دەرەوەی بوومەلەرزە هەیە و شەپۆڵەکانی بۆ چەندین ئاراستە تا ناخی زەویشدا بڵاو دەبێتەوە و پەرز دەبێتەوە و بۆ چەند جارێک دووبارە دەبێتەوە ئەوەش لە دوای لەرزینە سەرەکیەکەدا ئێمە لەسەر ڕووی زەوی وەک بوومەلەرزەی یەک لە دوای یەکی بچووکتر هەستیان پێدەکەین بوومەلەرزە دەبێتە شەقبوونی ڕووی و ناخی زەویش کە ئەمەش بە دەوریەوە دەبێتە هۆی هەندێک جار وشکبوونی کانی و سەرچاوە ئاویەکان یاخود سەرهەڵدانی هی دیکەی نوێ ئەمە جگە لە بەرزبوون و داتەپینی ڕووی توێکڵی زەوی و دروستبوونی شەپۆڵی مەزنی ئاوی ژێر دەریایی و زەریاییەکان کە ناسراون بە تسونامی بێگومان جگە لەو زەرەر و زیانە گیانی و مادیانەی کە بوومەلەرزەکان لەسەر ڕووی زەویدا دەیانێنەوە بەپێی قوڵی تیشکۆی بوومەلەرزەوە ئەم دیاردەیە بۆ سێ جۆر دابەشکراوە بوومەلەرزە ناقوڵەکان کە لە قوڵایی 70 کیلۆمەتردا ڕوودەدەن و بوومەلەرزە مامناوەندیەکان کە لە قوڵایی 70 تا 300 کیلۆمەتردا ڕوودەدەن و بوومەلەرزە قوڵەکان کە لە قوڵایی 300 تا 700 کیلۆمەتر ڕوودەدەن لە ڕووی جیۆلۆجیەوە ئێستا چەند ناوچەیەکی لاواز لە نێو توێکڵی زەویدا هەن و بە سەنتەرە هەرە چالاک و بەهێزەکانی ڕوودانی بوومەلەرزە ناسراون کە ئەوانە وەکو دەرچەیەک وان و لە ڕێگەیانەوە وەک بڵێ زەوی هەناسەی خۆی دەدات و گوشارەکانی ناخی لەیان دێنە دەرەوە دوای ئەوەی وزەیەکی زۆری ناجێگیر لە ناخی زەویدا کۆ دەبێتەوە و پێویست دەکرێت کە فڕ بدرێتە دەرەوە ئەو ناوچانەی کە لاوازن لە توێکلی زەویدا ناسراون بە پشبێنی بوومەلەرزەکان و بریتین لە پشبێنی زەریای هێمن کە لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیاوە دەست پێ دەکات و بە تەواوی کەنارەکانی باکووری ئەو زەریایەدا درێژ دەبێتەوە گەورەترین و چالاکترین پشبێنە و سێ لە سەر چواری هەموو بوومەلەرزەکانی جیهان لەو ناوچەیەدا ڕوودەدات دووەمیان پشبێنی ڕۆژئاوای ئەمریکای باکوور ئەویش لە کنارەکانی زەریای هێمن و لە تەک کیشوەری ئەمریکای باکووردا درێژ دەبێتەوە اینجا پشبێنی هەردوو ئەمریکایەکان کە لە وڵاتی ڤەنزوێلا و چیلی و ئەرژەنتین زیاتر لەخۆ دەگرێت پشبێنی ناوەڕاستی زەریای ئەتلەسی لە ڕۆژئاوای وڵاتی مەغریبەوە دەست پێ دەکات و بەرەو باکوور و باشوور درێژ دەبێتەوە تا دەگاتە ئیسپانیا و ئیتالیا و یوگۆزلافیا و یۆنان و باکووری تورکیاوە درێژ دەبێتەوە تا دەگاتە باشووری ڕۆژهەڵاتی ناوچەی زنجیرە شاخەکانی زاگرۆز و تۆڕۆس و لە نێوان عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و تورکیا هەروەها پشبێنی درزی مەزنی ژێرەوەی زەریای ئەتلەسی کە زیاتر لە باکووری زەریای ئەتلەسی واتە لە نزیکی گرینلاندەوە دەست پێ دەکات تا ناوچەکانی نزیک لە کشوەری
بەستووی باشوور واتە ئەنتارکتیکا و ناوچەیەکی یەکجار زۆر چالاکە لە ڕووی ڕوودانی بوومەلەرزە و هەروەها ئەکتیڤیتی چالاکیەکانی گڕکانی لە قوڵایی دەریاوە. پشبێنی هیمەلایە و پشبێنی ئەلب ناوچەکانی چیای ئەلب تا باشووری ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی ئەوروپا درێژ دەبێتەوە. پشبێنی باکووری چین کە لە ڕۆژهەڵات تا ڕۆژئاوای ئەو وڵاتە درێژ بۆتەوە و لەگەڵ درزی ناوچەی قەوقاز یەک دەگرێت و لە ڕۆژئاواش لەگەڵ پشبێنی زەریای هێمندا یەک دەگرێتەوە. لە دوای ئەوانەوە زنجیرەیەک درزی لاوازی خاوەن چالاکی کەمتر هەن کە بریتین لە پشبێنی باشووری درزی ئەنەدۆڵ کە لە تورکیاوە درێژ دەبێتەوە بۆ دەریای مردوو و تا دەگاتە کەنداوی سوێس و باشووری نیمچە دوورگەی سینا لە میسر. پشبێنی دەریای سوور کە لەوێوە درێژ دەبێتەوە تا دەگاتە درزی ئەفریقی مەزنەوە. لە ڕووی زانستی جیۆلۆجیەوە شوێنی ڕوودانی بوومەلەرزە ڕۆڵی سەرەکی خۆی دەجێڕێت، بە تایبەتیش ئاستی ئەستورایی توێکڵی زەوی و بوونی درز و شەقارەکان لەو ناوچانەدا یاخود ئەو ناوچانەی کە بوومەلەرزەکەی تێدا ڕوودەدات ئایا دوورگەیە یاخود لە ناوچەیەکی وشکانی نێو کشوەرەکانە، بەو پێی کە ئەستورایی توێکڵی زەوی هەرگیز وەکو یەک نییە لە هەموو جیهاندا. هەروەها کاریگەریە فەلەکیەکانیش لەلایەن خۆیانەوە ڕۆڵی گەورە دەجێڕن لە ڕوودانی بوومەلەرزە، وەک دووری و نزیکی هەسارەکە لە خۆرەوە. بە جۆرێک هەرچەندە هەسارەکە لە خۆر نزیک بێت ئەوە ئەگەری ڕوودانی بوومەلەرزە و تەقینەوەی گڕکانەکان زیاتر دەبێت، بە تایبەتیش لەو هەسارانی کە زۆرتر لە زەوی نزیکن لە خۆر وەک هەسارەی زوهرە و لە هەمان کاتیشدا هەساری زەویش لەو حاڵەتەدا بەدەرنیە. جگە لەو کاریگەریە سروشتیانە چەندین کاریگەری دیکەی دەستکرد یان مرۆیش هەن کە ئەوانیش دەبنە هۆیەک لە هۆیەکانی هاندانی ڕوودانی بوومەلەرزەیی، وەک بوونی بارستەیەکی زۆر مەزنی ئاوی ئەمبارکرا و لە دواوەی بەنداوەکان کە ئەمە گوشارێکی زۆر دەخاتە سەر قوڵایی یان خاکیش قوڵایی ناوچەکە، و هەروەها بوونی باڵەخانە و دامەزراوەی زۆر گەورە و قورس لەسەر هەندێ ناوچەی هەستیاردا، هەروەها هەڵکەندنی زەوی لە پێناو پیشەسازی کانەکان و بە تایبەتیش دەرهێنانی خەڵوز و لە کۆتاییدا هەڵکەندنی بیرە نەوتەکان و دەرهێنانی نەوت و گاز بە شێوەیەکی نازانستیانە و ناڕێک و پێکدا.